ئێمە وەکو کارمەندانی فحسی سیارە دەکەین بۆ سەلامەتی هاوڵاتیان ئەو شتانێک کە زەرەری هەیە کە بۆ هاوڵاتیان بۆیان دەستنیشانەکەین بۆیان دیاریەکەین بۆیان نووسین دوای چایەکە نەگەڕێنەوە بۆ لایمە. زۆر باشە و بەزە بۆ فەقیری خراپە لەبەرەوەی پارە نییە کاسبی نییە و پارە نیە خەڵک بی هەزە بکە گەنە زۆر باشە و ئیسیفادەی لە بۆ هەم ساعماریش هەم لە حکوومەتیش باشە لە بۆ جادەوبان ئالۆ خەتەریات باشە بەس پارە نییە خەڵکەکە کاسبی نیە هیچ زمایە لەبەرەوەی خراپە ئەگەر هیچ عیبی نییە. ئەم قەڵباڵغی بۆ دوو هۆکار دەگەڕێتەوە هۆکارێکیان سەرەکی ئەوەیە هاوڵاتی کەم تەرخەمە لە کاتی خۆی نایەت بۆ پشکنی بۆ نمونە ژمارەی ئێستا ڕقم 1 2 7 8 ببوورە 9 لەگەڵ سفر کە ئەکاتدا ئەمانە نابێ فاسیان بۆ بکەین چونکە کاتی خۆیان نییە بەڵام لە بۆ ئاسانکاری هاوڵاتیان وسکتانەکەین و فاسەکانیان بۆ یەکەین نازانم بۆ کۆمپانیای پیڤای ئەڵێن هەزە شتێکمان نییە بە ناوی هەزەوە خۆی مەرجەکانی تونند و تۆڵی سەلامەتیە. ئەم کۆنفرانسە ژمارەیەکی زۆر لە توێژینەوە لە خۆ دەکرێت و تایدا ژمارەیەکی زۆر ژمارەیەک نزیکەی 100 توێژینەوەی ئاسبەرز هەڵبژێرا بۆ ئەوەی کە توێژینەوەکان پێشکەش بکرێ لەم ڕۆژەدا. ما هەستان بە تێستکردنی ئەو ئلیمنتانە کەوا زیان بەخشن بە تایبەتی بۆی بزانین ئایا ئەو دەوروبەرێ چۆن بڵێ پیس بووە بۆ مادانە یاخودنا کە پیس بوو ئێمە هۆکارەکەی بزانین بۆچی هۆکارەکەی ئەگەڕێنەوە بۆچی هۆکارەکەی ئەگەڕێنەوە بۆ ئەو مەسفایی کە لەو شوێنەیە هەیە ئەو پاڵاوگەڵینەوەدا. من نزیکی 100 نویسنگەهێک هەین ئەف نویسنگێکانی ئەم ساڵە 1996 وەختێ بەرینۆکە ئەم هەمی بەربەلاو ببینێت بازاری درۆکێدا پشتی هینگێ ئارێشەچێ ببینێت مناو بازاریدا هاتە پێشبینیکردن و ئەم هەمی جهەکێک کۆمبین ئەم هەمی هاتی نەوێرە بێری کۆمبین ساڵان 96 مەدەستە بکارێ خۆ کردی بێری. آریشک تنمه هی اوشی تأثیر بونا قیران دارای تأثیر بازار پاراگورا که وی چنده اوجی کم بونا وی موچه هر سه هی واجاره که موچه تید آن نیف موچه و هکوشید بجن تأثیر بانقا مرکزی هکو به سحکن هکو کمی گله که بفروشد بالمقابل ده ایت اخواره هکو کم فروشتن ده بلن بتابع